پتری 800 کچوکرین پنابر و آواره و خلک دهوک هاتن خلات کرن به باورنامه نیو دولتی جلای تفگرا نیو دولتی یا بهای مروایتی و اف کسا او بون اوین بجداری دخولایی و گاداکری بو ماوه سه روژان و ببنا خودان آشتی اکا برچاو و کساتی اکا بهست داکو لآینده جواک خوب بگهورن و نام آشتی بگهین همی کسو کارن خواه اسوگی گنجک بجداری به دوره با راستی استفاده گلگه باشته دارو افجور دوره هبر راستی گنج ما پیش یابیدم بس از بینم طیبتی بو نازح و آورا افجور دوره گلک بیتی بینم ان شاء الله دید بردوام من اف دوره دا مجتمع پیش یابیدم وەکو ئیرۆ ئەزم ناوێکە چەکە ئێستخانێ ئەس وی تشتی دیارەکەم کە ئیرۆ من vê زانکوێ ئەم گەنج لێ کۆم بووینە ڕاستی تشتێکی گەلەکەی سپەهی بوو ئەم vê شەهادەت دەستخوا ببینێ و ئەم گەلەکێژی ژیر مەمنونن کە vی تشتی نێمە ناسعادە بەتکن لیەن ئەم وەکە گوتی ئەم مەهمومن ئەم هەردیم ئەم دلش کەستی نەوەختێم بینی تشتێکی سال لێ مەدەبەت بێ گەلەکێک کیفامە vی تشتی تێتا أقوم أبر مجال لك فايدة جديد جبر قلنا شهادة دولي بو وراسي أمريكا كرد يعني أم أشتي خواص يجي الشهادة هنكي قال لك ضروري يجي مرة ومحزك إنه دائما هردم أشتي ومحزك إنه أم بيكاري رابن يعني برجو أم بخوا أم أشتي خواص وقال لك سماش توانا تقیدین برپرس تفگر نیو دولتی یا بهاین مروایتی له هرما کردستان دبیجیتن بر ریکا خولن تفگر نافاتی ام ده هول دن خدمت کومالگه ها خوب بکن و نام آشتی بگهین همی کسان ئێمە وەکو ڕێکخراوی هاوبەندینی و دەوڵەتی بۆ بە هەمدۆیاتەکان لە پرۆژەی ئەم ساڵماندا توانیمان 33 گەنج لە ماوەی پێشووی لە شاری دۆ پێ بگەێنین کە توانیمان لە ڕێگای ئەوانەوە بچینە ناو سەرجەم کایەکانی کۆمەلگا و خەڵکانی ئەم شارەوە و لە ڕێگای ئەوانەوە توانیمان کە لە ماوەیەکی کورتدا و بە پێ ئەوان ئەمڕۆ 800 کەس لە خولەکانی ئێمە بۆ پێگەیاندنی کادری ئاشتی و پەروەەر بۆ ئەوەی بتوانین خزمەتی کۆمەلگای خۆمان بکەین کۆمەلگایەکی ئاشتی پەروەەر کۆمەلگایەکی دێهادە و لەسەر خۆ پێکەوە ژیان دروست بکەین دهێت ئەزانین کۆ پتری سیح کەسان هاتنە بەرهەفکردن ژێلای تەفگەرانی دەولەتی یا بەهاین مرۆڤایەتی و و دهێنە ڕەوانەکردن بۆ وڵاتێ هندستانê ji bo pitir rahênana li ser aştiyê û kesatiya bihêz bikin dako bişin ewî zanistî berbelav bikin li Herêma Kurdistanê. Kawa Emer dengê Emerîka Duhok